سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بیلاڕۆفم کاتی ئابووریە. ئەم ێوارەیە ئەم بابەتە ئابووریانتان بۆ باس. وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی ئەیلولی ڕادستی وەزارەتی دارایی عێراق کرد. دابەشکردنی موچەی مانگی حوتیش لە ڕۆژی پێنجشەممە دەست پێ دەکات، 4 ڕۆژ بەردەوام دەبێت. بەهای تمەنی ئێرانی دابەزی $100 گەیشتە 11,800,000 تمەن. بەهای دیناریش بەرامبەر بە دۆلار کەمێک بەرز بووە و زێڕ و زیویش بەردەوامن لە بەرز بوون. کۆماری و دیموکراتەکان لەسەر بودجەی وڵات ناکۆکن. بەهۆشیەوە حکوومەتی ئەمریکا داخرا. دۆناڵد ترەمپ وەک کاردانەوەیەک بڕیاری ناردنە ماڵەوەی هەزاران کارمەندی داوە. بەپێی داتاکانی بانکی ناوەندی تورکیا زیاتر لە 12 ملیۆن هاوڵاتی تورکی بێکارن. ڕێژەی هەڵاوسان و دابەزینی لێرێ ژوای کردووە بازاڕی کڕینی زێر لە تورکیا گەرم بێت. دووبارە سڵاو. لە بابەتی موچەوە دەست پێ یەکەم دابەشکردنی موچەی مانگی تەمووز مانگی حەوت ڕۆژی پێنجشەممەواتە سبەینە دەست پێەکە بەپێی لیستی موچە کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بڵاوی کردوێتەوە تاکو ڕۆژی یەکشەمە تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان موچە وەرەگرن. واتە ڕۆژی پێنجشەممە، ڕۆژی شەممە، ڕۆژی یەکشەمە هەرچی موچەخۆر و خانشین و فەرمانبەری حکومیە لە هەرێمی کوردستان مادا گرێبەستەکانی مامۆستایان وانە بێژ و ئەوانەی لێ دەرکە ئەوی ترەڵم ئەوەی کە لە نێو لیستەکەی حکوومەتی عێراقان موچە وەرەگرن. جا ئەوانەی کە لە ڕێگەی بانکەوە موچەکانیان وەرەگرن ئەکرێ زووتر ئەم پرۆسەیە بیانگرێتەوە هەر لەمڕۆ ئەم شەوە دەست پێ بکە هەتاکو ڕۆژی هینی ئەوانەی لیستی بانک یاخود لە ڕێگەی بانک وەرەگرن موچەکانیان وەرگن ئەوەشی کە بەدەستی وەرەگرێ هێشتا کارەکانی ماوە ئەکەوێتەوە ڕۆژی شەممە و یەکشەممە. سەبارەت بە لیستی موچەی مانگی ئەیلولیش ئەمڕۆ ڕادستی وەزارەتی دارایی عێراق کراوە. تەنها میزان مراجعەی مانگی هەشت ماوە تەرازوی پێداچوونەوەی مانگی هەشت کە حکوومەتی عێراق تێبینی لەسەر بوو. ئێستا لەو بارەیەشۆ کەمێک شتان بۆ باس دەکەم. لێرە باسێکی موچە و کێشەکانی هەرێم و بەخاتان بۆکەم. ئەم ڕێککەوتنانە کۆتایی بە کێشەکانی هێنن یاخودنە موچەی مانگی هەشت و نۆیەت دە و 11 و 12 چی بەسەرێت لێرە هەندێک شتان بۆ باسەکەم کە کرێ وەکو بنەمایە وەکو بەرچاوڕوونێک لی بڕواین تا ئەستێک هەڵسەنگانێک بۆ بکەین کە ئایا موچەیەت یاخود نایەت. سەبارەت بە موچەی هەرێم مانگی حەودەوە دەستەکرێ بە دابەشکردنی مانگی هەشت لە سەرەتای مانگی نوێ هەرێمی کوردستان لیستەکەیان ناوە بۆ وەزارەتی دارایی عێراق. ئەو کاتە هێشتا کێشەی هەرێم و بەغا بەردەوام بوو بەڵام هەر لیستەکەیان ناردووە. مانگی نۆش ئەمڕۆ لیستی موچەیان ڕادەست کرد. بۆ ناردنی موچەی مانگێک سەرڕای ئەو کێشانەی کە هەنە و گرفتانی هەن لە بابەتی داهاتینە و توانانە و تاکۆتایی دووشتیش زۆر مهمە. یەکەم لیستی موچەکە کەی بە وەزارەتی دارایی عێراق لیستەکە مەزبوط بێ. دوو تەرازوی پێداچوونەوەی ئەو مانگەش بیتە دەست وەزارەتی دارایی عێراق کە بۆ مانگی هەشت لیستی موچە دراوە بەڵام تەرازوی پێداچوونەوە کاتێک دراوە بۆ وەزارەتی دارایی عێراق تێبینیان هەبوو نردویانێتەوە بۆ هەرێم لەوایە دەستکاری بکات و چاکی بکات و جارێکتر بیگەڕێنێتەوە بۆ عێراق. ئەمە بۆ بابەتی لیستی موچەی مانگێش. لیستی موچەی مانگی نۆش ئەمڕۆ ڕادستی وەزارەتی دارایی عێراق کراوە تەرازوی پێداچوونەوەکەی پێچێت تا موچە دابەشەکرێ و دواتر داهاتی نەوتیە مانگەش کۆکرێتەوە بەرچاوڕوونێکەوە اینجا لەگەڵ ئەویش تەرازوی پێداچوونەوە ئەدرێت بە عێراق. سەبارەت بە کێشەکان ئەمە زۆر گرنگە. موچە بەسترابەوە بە کۆمەڵە کێشەوە بە تایبەت لە مانگی حەوتە دوای کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو بابەتی نەوت کەەوە حەل بووە ئەو گوڵە بە سەوزەکەمان لێەوە نەوت ڕادەست کراوە و تا ئەستێک وەک پرۆسەکە تا ئەم ڕۆژ بەباشی بەڕێواچێت. داهاتی نانەوتی نێوان هەرێم و بەغدادە کە تاکو ئێستا حەلێکی ڕێشەی نەدۆزراوە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە هەبوو لەسەری بەڵام جارێ زانیاریەکان یاخود ناوەڕۆکی کۆبوونەوە کە و دەرەنجامی قسەکانیان بڵاو نەکراوەتەوە. عێراقیش لەسەر ئەنجومەنی دەوڵەت شتێکی بەدەست گەشتووە لیژنە وەزارەتی خەریکن دیار نییە ڕێکەوتن هەیە یاخود نییە. ئەمەش بابەتێکترە کە ئەبێ بەهۆیەوە کێشەی موچە چارەسەر بێت. بابەتێکتر تەڵتینی موچەیە کە تاکو هەفتەی دەکات هەرێمی کوردستان هەموو موچەخۆرەکانی لە ڕێی بانکەوە ماژوەرگرن و بەکارهێنانی تەڵتینیش لای عێراق ڕوو نەکرابەوە ئەوەی
بانکە حکومیەکانی دەرەوەی هەرێم بێ یاخود هەموو بانکێکە بێت کە بانکی ناوەندی وڵەتی پیاابێ ئەمانە هەمووی کێشەی ترن کاکرێ لایەندەیە دروست ببنەوە بۆ تەواوبوونی پشتگیێرەمیش لە بودجە دیار نییە ئەم بابەتەش چارەسەر کرا یاخۆتنا بەڵام ئەوە مانگی 6 مانگی حوتیش پارە هاتوو ئەم بابەتە باز نەکرا مانگی 5 لە پێشەوە بڕیاردرا بوو کە پشتگیێرم تەواو بووە بەڵام سێ مەعاشی تر هاتوو جارێ باز نەکراوەتەوە هەر لەسەر ئەم بابەتی موچێ ئەمە زۆر گرنگە پێتان بڵێن هەندێک کەس باسیەوە کاکەیتەوە ڕێکەوتی نەوتی کراوە و ئیتر نابێت کێشە بێ عێراق بێ موچە و نەک موچە بوو جەش بنێرێ هەندێکەڵێ نەخێت تا کۆتایی ساڵە هەندێکتر کێشەی بۆ دروستەکەن من هەڵسەنگانێکی وردم کرد لەما هەمووی بۆ کۆکردنەوە یەکەم ڕێکەوتنی نەوت کە لە نوێن هەرێم و بەغدا هەیە ئەگەر هەموو شتێکی ڕۆباشی بڕاتە ڕێوە هەتاکو کۆتایی ئەم ساڵە دوای ئەوە یابێت تازە بکرێتەوە یا هەڵبۆشێتەوە دیار نییە کامیانە 50 بە 50 بەردەوا ببن وەکو خۆی بڕوا یاخود نەخێت دیسانستنەوە خاڵی سفر دووەم هەمواری تێچووی دەرهێنان و گواستنەوەی نەوتە کە پێی هەمواری یاسای بودجە لە مانگی دووکراوە بۆ بەرمیلێک $16 دیاریکراوە 6 ڕۆژ دیاری کراوە دوومان 6 ڕۆژ تا کۆمپانیایك بڵێ 16 تێچێ نەخێر 30 تێچێ نەخێر 20 عێراق بە هەڵسەنگانی و کۆمپانیا ڕازێ بێ کۆمپانیەکانی هەرێم بەڵسەنگانەکە ڕازێ بن دوای دوو مانگی تر لە 27 یانزە ڕوبەڕووی ئەم کێشەیە بینەوە سەبارەت بە خەرجی ڕاستەقینە خەرجی فعلی لە نێو یاسای بودجە ئەمە ڕێگە و قسەیە کە خەڵک ئەڵێ پشکی هەرێم ئەوەی بەرەکەوێ و ئەبێ 20 تریلیۆن بێت توێکێڵە هەش دەبێت خەرجی فعلی واتە عێراق خۆی چەندی خەرج کردبوو لە 12.6 بۆ تۆ نێرێ بەپێی ئەوەش بێ پشکی هەرێم تەواو بووە بۆ ئەم ساڵ سەبارەت بە ڕادەستکردنی نەوت لە 27 نۆ هەرێم نەوتی ڕادستی بەغدا کردووە بۆیە قسەکەشی تا 27 دوانزە هەر سێ مانگ نەوتی ڕادەست و لە عێراقش بڵێت تەنها سێ مانگ موچانێرم سەبارەت بە بودجە لە کۆتایی ئەم ساڵ کۆتاییە لەسەر و بنەماژەم ڕێکەوتنانەکەەوە بۆیە تا کۆتایی ساڵە ئەبێ دیسان بۆ ساڵی نوێ عێراق بۆ 26 بودجەی نابێت ئەوە شتێکە و بڕاوەتەوە حکوومەتی کاربڕێکە لە 11 یەکەم ڕۆژی هەڵبژاردن کرا ئەنجامی هەرگەشتی نێوار هەر لە بەیانەکەی دەستی پێکردوە حاڵ بە کوردەکەی حکوومەتی عێراق ئەبێ بە کاربڕێکەر سەر وەزیران و وەزیری دارایی ئەمانە دەسەڵاتیان نابێت بە ئارزوی خۆیان پارە بنێرن یانەی نێرن پاشان بەکارهێنانی نەوتی ناوخۆی کێشەیەکی ترە بۆری نەوتی عێراق تورکیاش کە لە ساڵی داهاتوو کۆتای ئەمانش کێشەی ترن بۆیە بە گشتی ئەوە سەرەتای مانگینۆ بیرمە موچەی مانگی 6 وەرگیرە دوای دواکەوتنەیەکی زۆر ئەوە سەرەتای مانگی دەش موچەیەک وەرگرنسکی 30 ڕۆژێکە لە بەینایە ئەم دوو موچەی کە وەرەگرە زامی حوتە بە 30 ڕۆژی فەرقە لەگەڵ موچەی پێشوو کە وەرت گرتووە ئاگاداری خەرجیەکانە بە زۆر لەسەر و بنەمایی کە دەبڵ موچەیەت و تا کۆتایی ساڵ و ساڵی دواتریش و هەندێک بابەت کە هیچ کێشەیەک نییە ئەوە خەرجیەکانی ئەنجامەیە باشە کە موچەت وەرگر مەعاش وەرگرت مەچۆ بۆ بازار تا هەفتەیەک لە منی وەرگرە سەردانی بازار مەکە ئەو کاتە توانی تۆزە کۆنتترۆلی خەرجەکانە بکەیت ئێمە سەر بابەتی دراو زێر باسێکی دراو زێرتان بۆ بکەم لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان ئەمڕۆ تمەن و دینار گۆڕانکاریان بەسەرهات لە بازاری ئاڵوگۆڕی دراو لە تاران کە بازاری فردەوسیە تمەن بەرامبەر بە دۆلار دابەزینی باشی بەخۆبینی هەرچی سەبارەت بە دیناری عێراقیشە تا ئەستێک ئەمڕۆ بەرزبوونێکی کەمی بەخۆبینی هەر $100 گەیشتە نزیکەی 12 ملیۆن تمەن و هەروەها سەبارەت بە دیناریش 145 بۆ 140 مامەڵەی پێواک با لێرە باسێکی ئەم بابەتتان بۆ بکەم هەم دینار هەم تمەن باسێکی باشی زێڕ و زیویشتان بۆ بکەم با لە دینارەوە دەست پێ بکەم بە خێرایی هەندێک شتان پێ بڵم تا ئەستێک بازاری دینار ماوەیەکە بەرزنسبێکی کەمی تایە هەزارە چێتە سەرەوە هەزارێتە خوارەوە لێرە پێتان ئەڵێم بۆ ئایندە دینار چی بەسەریە سەبارەت بە بەهای دینا بەرامبەر بە دۆلار هەر $100 بەنزیکی 140,000 دینارە بە جیازی کڕین و فرۆشتن 145 بۆ 141,250 ئەی بەهای فەرمی چەنە بەهای فەرمیژەوەی کە بانکی ناوەندی یا بە بازرگان و بە بانکەکان و بە حەواڵە 132,000 دینارە عێراق و بانکی ناوەندی دڵنیاییان ناوە کە ئەم 132 گۆڕانکاری تیا ناکەن و ئەم ساڵ و ساڵی ئایندەش نەبەرزیەکەنەوە نەدایە بەزن سەبارەت بە بازاڕیش
فەرقێکی وای نییە لەگەڵ بای فەرمیان ئێستا نزیکەی 9,000 دینارێک لە 100 دلار جیاوازی هەیە ئەگەری 140 هەیە خوار 140 هەیە ئەکەوێتە سەروی ڕۆژانە چەند دلار فرۆشێ باردۆخی سیاسی و ئەمنی عێراق چۆنە بێ بەڵام گونجاوترین نرخ بۆی کە خەڵک بۆ ماڵەوە دلار بکڕێ بۆ ماڵەوە نەک مابەتی مامەڵە ئەکرێ لە خانی 140ەکانایتە 140 دینارێ تا 140 999 دینار دلار بکرێ و لە ماڵ داینە چووکە باردۆخی ناوچەکە وارووا باردۆخی ئەمنی و سیاسی و بابەت هەڵبژاردن و ئەم نزیک بوونەوەی نێوان ئەم دوانش پێمانەڵێ ئەوە کرێ نرخێکی گونجاوی کەم ڕیسک بێ کە تۆ گەرویستی ئەوە تەوێ پارەکانم کەی بە دۆلار ئەمە سەبارەت بە دینار با بچینە سەر تمەن شتێکی زۆر جیاواز لە تمەنا هەیە ئەم هەموو نووسینەی بۆم هێناون بریتە لەو بازاڕانەی کە بەهای تمەن دیارەکەن زیاتر لە 9 بازاڕی هەیە تمەن هەر یەکی و سعرێکە هەر یەکی و نرخێکە بەرامبەر بە دۆلار بۆ نە بازاری ئازادی هەیە ئەوەی کە لە بازار کڕین و فرۆشتنەکە سعرێک بۆ تمەن دیاریکراوە 100 دلار بۆ نمونە 11 میلیۆن و نیوە نرخی نیمای هەیە نرخی نیما سیرەکەی 6 میلیۆن و 950 هزار تمەنە ئەو 11 میلیۆنە ئەم 6 میلیۆن و 900 نرخی سنا هەیە کە 5 میلیۆن و بۆ نمونە 250 یا 750 نرخی دەوڵەتی هەیە ئەوەی کە حکوومەت بۆ پاڵپشتی کاڵا ئەساسی هێنێ 100 دلار 2 میلیۆن و 750 هزار تمەنە ئاڵوگۆڕی دراوی قورس هەیە ئەرزی ئەوەی مبادلەی بازرگانی مبادلەی پێڵن بازاری ئەرزی پێڵن ئەرزی خارجی ببورن یاخود ئەرزی دراوی قورس ئەویش نرخێکە نرخی بانکیمان هەیە ئەوەی بانکەکان لە بینی خۆیانە مامەڵی پێواکەن نرخی هەڕاتی ئەفغانستانیش هەیە هەڕات پارێزگایەکی ویلایەتێکی ئەفغانستانەکەوێتە لای ڕەزای لە خۆراسانی ڕەزەوی لە ئێران 100 دلار بەرامبەر بە تمەن جیاوازە لە ناوخۆی ئەوێ نرخی سلێمانیش هەیە لە کوردستان و عێراق پشتی پێبەستێ بۆ تمەن هەر جیاوازی هەیە نرخی دیجیتالیش هەیە ئەوەی کە بابەتی تەتر و بتکۆین و ئەمانە دیارێکن جا بە هەنێک لەمانە تا پێ بڵم واتە نرخی زۆر جیاواز هەیە بۆ تمەن بەڵام کامەیان ڕۆژانە تۆ بەریەکەوی دوو نوعیانە دوو جۆریانە نرخی ئازاد کە حەواڵە و کاشی هەیە بۆ کاڵای ئەساسی 100 دلار بە 2 میلیۆن و 850 هزار تمەنە ئەمە نرخی دەوڵەتیە و لە 3 مانگا نزیکەی 14 میلیارد دلار حکوومەت بەکاری هێناوە نرخی حەواڵە هەیە لە تاران 11 میلیۆن و 840 هزار تمەنە ئەمڕۆ نزمترین ئاستی بینی بە حەواڵە لە تاران 11 میلیۆن و 840 هزار تمەن بە کاش 11 میلیۆن و 400 هزار تمەنە لە سلێمانی بە کاش 10 میلیۆن و 225 هزار تمەنە واتە تۆ ئەگەر چووی بۆ ئێران ویستی تمەنی بە کاش پێ بێ بەدەستەوە بیژمێری باشە لێوێ بیکڕی ئەگەر نا بە حەواڵە یا کارت بە کارت تۆ تمەن بکڕی تمەن لە سلێمانی بە کاش مەکڕە چکە زۆر کەمترێ بۆ کە ئەگەر تۆ نیازی ئێرانت هەیە و هەروەها بەرامبەر بە دیناریش یەک تمەن ئەمڕۆ 89 تمەن بوو واتە 100 دینار 8990 تمەن بە نزیکەی یاخۆ دەتوانین بڵین 10,000 دیناری خۆمان 890 هزار تمەنیە کرد ئەمڕۆ سەردەمانێ بوو 1 دینار 20 تمەن بوو ساڵی کۆڕەوەکە باسەکەم ئەوش لەبەری دینار زۆر دابەزی بوو جاگە سەرنج بین لەمە تمەن ئاراستی دابەزینی هەیە باشتر لی دووربی تمەن مەکڕە هەڵی بگری پێ دوابێ ئەمە زۆرە ڕۆژێ دابەزێتەوە دۆلار و تمەن بەرزەبێتەوە قازانجەکەی ئەگەر پێویستت پێی بوو کڕینی خۆت کە پێویستت نەبوو هەڵی مەگرە و لای خۆت دایمەنێ و خەڵکێکی زۆر لە 100 دلار 400 هزار تمەن بووە 2 میلیۆن تمەن بۆ لای خۆی شتێت ئێستا 11 میلیۆن و نیوە بە نزیکەی ئەگەر مامەڵەشی دیاکی مامەڵی خێرا بکەی باشتر چکە لەسەر ئاراستی دابەزین ئەگەری ئەم 11 و 840 زۆر بە ئاسانی بگاتە 15 میلیۆن تمەن 20 میلیۆن تمەن ئەگەر سزاکان بەم شێوازەی ئێستا بەردەوام بنواتە هێشتا ینی لە ناوخۆی ئێرانە کاریگەریەکانی زیاتر بە دەرکەوێت چکە لە 28 سزاکان چالاک بوون چەند ڕۆژێکە و ئەمە زیاتر کاریگەری لەسەر تمەن دروستە بابینە سەر زێڕوزی بە خێرایی شتێکتان لەسەر زێڕوزی پێ بڵم خۆتانزان ڕۆژانە هەواڵەکانە بینن لە کورساتەوە کە نرخی زێر بەردەوامە لە بەرزبوونەوە نرخێکی نوێی تۆمارکردەوە زیوای بەسەر هات ئەوە تا کۆتایی بابێمە سەر زێر دوو جۆر نرخەیە بۆ زێر نرخی ئۆنسەی خێرا کە ئێستا پێتەڵێ پێیوەستەوە بازاڕی لەندەنەوە کە
کە ئەمڕۆ بەرزترینی تۆمارکرد گەیشتە 3895 دلار. نرخی پێشوەختەشمان هەیە کە پێوەتی نرخەکان یاخود ئایندە کە پشت بە بازارەکان یاخود نرخی ئەمریکا بەسێ بەرزترین ئاستی تۆمارکرد 3922. هەچ کاتێک ئەمە جیاوازێکی زۆری هەبوو لەگەڵ ئەوە مانای وایە هێشتا خواست لە ئەمریکا زیاترە وەگەری هەیە ئەوەش بەرزکاتەوە و نرخی زێر بەرەو بەرزبوونی زیاتر بڕوە. پێ ئەچێ زێر تا 4050 دلار 4100 دلار بڕۆ ئەگەر لەسەر ئەم بەرزبوونەوانی خۆی بەردەوام بێ. بەڵام هەر نرخێکی بەرز ببینێ بەم نرخەی ئێستەی بە 3900 بە 4000 دلار 4100 دلاریش ببینێ ئەبێ ئۆنسەیەکی زێڕی نرخی خێرا بێتەوە سخانەی 3500 دلار. واتە داوەزینێکی هەل لە ڕێیە کە ئێمە پێڵین چی پێڵین گەڕانەوە. سەبارەت بە ئۆنسەی زیو ئەوش هەردوو جۆرەکەی هەیە. ئۆنسەی زیو نرخی خێرا بەرزنیاز کە تۆمارێکە 47 دلار و 56 سنت و تاکو ئەم بابەتەمان ئامادە کرد. هی پێشوەختە 47 دلار و 81 سنت بوو. بە دەرفەت ێزانم باسێکی زیوتان بۆ بکەم ئەگەری بەرزبوونەوەی زیو بێگومان لە ئارایە هەر من یەکەم کەس بووم ئالێرەیە لە هەواڵەکانی کورساتە لە مانگی 1 لە مانگی 5 لە 2 مانگ پێش ئێستا وتمانە نرخی زیو بەرزەبێتەوە. پێشتر وتمان لە 30 دلار وتمان نەگاتە 40 دلار لە 40 دلار وتمان نەگاتە 50 دلار ئێستا 47 دلار و 56 سنتی بینی و شتێکی کەمی ماوە بگاتە 50. بەڵام زیو ڕیسکی زۆرە بە کەڵکیەوە نایەت خەڵکی ئاسایی مامەڵەی تیا بکە چونکە هەڵبەز و دابەزی زۆرە و هەروەها لە پڕ جێمانی تیامێنێواتە ئاسێک زۆر بەرز تۆمارەکە لە پڕێتەوە خوارەوە. پاشان لە کوردستان بۆ کیلۆیەک بەراورد بە بۆرسەی جیهانی ئێستا 250 دلارێک فەرقی هەیە واتە کیلۆیەک زیو ئەگەر لە ئەسەراستی جیهان بە 15 وەرەقە بێ لە هەرێمی کوردستان بە 18 وەرەقەونی و 18 وەرەقەی 350 دلار لە کوردستان گرانیان کردووە. جا زۆر جاران بابەتانە ڕوویا بۆ لیرەی سووری ڕوویا بۆ تمەن ڕوویا بۆ کڕێنی زەویزاری بێخەدەمات ڕوویا بەڵام دواتر خەڵک باجەکەی یا جا باشە حەزەرێ بکەیت ئەگە کڕی و زۆر جیازی نەبێت لەگەڵ بۆرسەی جیهانیەکەیە چونکە پێویست ناکە وەروازیوێکی زۆریش لە کوردستان هەیە. من بیستماڵە خەڵک سەرەی بۆ ئەگرێت پێویست ناکە ئەم دوکان نەیبوو چۆ دوکانێکی تر تۆ کڕینی خۆت بکە. ئەمە بابەتی زێڕ و زیویشم بۆ باسکردن. باسی شتێکتان بۆکەم پەیوەستە بە چی بە داخستنی حکوومەتی ئەمریکا. زۆر باسەکەنەوە حکوومەتی ئەمریکا شەتداون بوو بۆ دووەم جارە لە سەردەمی سەرۆکاتی دۆناڵد ترەمپ خولی پێشووی و ئەم خولە حکوومەتەکەی بەهۆی ناکۆکی نێوان کۆماری دیموکراتەکان لەسەر خەرجیەکان داخرێ. شەوی ڕابردوو کۆنگرێسی ئەمریکا نەیتوانی بە زۆرینەی دەنگ پرۆژە یاسای پارێدارکردنی خەرجیەکان پەسەندکە بەهۆیەوە لە ساعت 7 بەیانی ئەمڕۆ حکوومەتی ئەمریکا داخرا بەهۆی کاری بەهۆشەوە کاری بەشێکی زۆر لە فەرمانگە و ئاژانس و وەزارەتەکان ڕوبەڕووی دواکەوتن وەستان بۆتەوە. کۆنسوڵخانەی ئەمریکاش لە هەولێر لە کاریگەری ئەو داخستناڵێت لە ئێستادا لەم کاتەدا کە خەرجیەکان ڕاگیراون خزمەتگوزاری پاسپۆرت و ڤیزا بەردەوامە بێت بەڵام بە پێی بارودۆخەکە و دەڵێت تا کاتی دەستپێکردنەوەی تەواوی کارەکانمان هیچ پۆستێکمان نابێ مەبەستی ئەم پۆستی فەیسبوک و بابەتانی تریا خودی شوکاری ترە. لێرەی قسە خێرا باسێکی ئەم بابەت ئەمە شتێ لە پشتمانە و جوڵە ئەمە ئەو کاونتەیە کە دانراوە وساوە دیموکراتەکان حکوومەتیان داخست ترەمپ قسێتی ئەستۆی دیموکراتەکان. ئەم بابەتە چییە؟ بابەتی بودجەی ئەمریکایە دابیکردنی پارەیە بۆ خەرجەکانی ئەمریکا و چۆن لای خۆمان بودجەش دواکەوێ حکوومەت دەڵێ ئەم ساڵ بودجەم نییە و ناتوانم بەزمە ئاشێمەوەن دەشت پرۆژە ناکەم فڵان کەس تاعین ناکەین گرێبەستەکان پارەتان نینە تقریبا هەماشتە. باخێرا هەندێشتان پێ بڵم لەسەر ئەم داخستنی حکوومەتەی ئەمریکا. ئەمە تەوان یەکەم جار نییە کە ڕوئە واتە شتێکی نوێ نییە تازە نییە و ئەمە ئاخری دنیاژ نییە بۆ ئەمریکا. ئەم شتانە زۆر ئاسایی. بۆ نمونە 16 جار لە ماوەی 45 ساڵە داخراوە حکوومەتی تورکی ئەمریکا 16 جار واتە مە تەنها جار نییە لە ماوەی 45 ساڵ 16 جار داخراوە. درێژتی ماوەی داخستن لە سەردەمی کلنتن 21 ڕۆژ داخرا لە مانگی 12 1995
لە سەردەمی ئۆباما 16 ڕۆژ داخراوە لە مانگی نوێی 2013 لە سەردەمی ترەمپیشە 35 ڕۆژ داخراوە خولی پێشووی لە مانگی 2010 ئەوە ئەم جارش نەبوو بە ڕۆژێ هێشتا داخستنەکە ئەگەری ڕێکەوتن هەیە بابات دەشتی ترتان پێ بڵم بە خێرایی لەسەر بابەتێم داخستنە هۆکارەکانی داخستن چین پەسەندکردنی پرۆژەی پاردارکردنی حکوومەتە واتە دەنگی پێویست نایێنێت لە کۆنگرس قبوڵیان نییە ناکۆکیە لەسەر خەرجیەکان دیموکراتەکان ئەڵەن زۆرە کۆمارەکان ئەڵەن زۆر نییە یاخود نەدەجار پێچەوانە نابێتەوە بەڵام زیاتر شەڕی هەیمەنەیە دۆناڵد ترەمپ بێ سەحسا بۆ دیموکراتەکان ناکات دیموکراتەکانیش ئەمە هاتوۆتە بەردەمیان لە خوایان ویست تۆ شتێکی وابێتە بەردەستیان تا تۆزێ بەگێک بە ترەمپ دانێن ستۆپێکی پێ بکەن بڵێن کاکەەوە هەر تۆ خۆت نیت هەرچوو بێ بیکەی ئەوە ئێمەش لە کۆنگرس پارەت ناینێت تۆ شتەکانە بکەیت کەمکردنەوەی کارمەندانی حکومی هۆکارەکانی بێتە ئەم بابەتانە کارمەندی حکومی کەمە بێتەوە لە بەشێک دامەزراوەکانی حکوومەت دواکەوتنی کاری ئاژانسەکان و ئاژانسە خزمەتگوزاریەکانی کە لە دەرەوە کارەکەن لە ناوخۆ کارەکەن لاوازبوونی متمانە بە حکوومەت چکە حکوومەت پارێکی زۆری نابێ هەروە زیانگەیشتن بە ئابووری ئەو وڵاتەش هەر هەمان شتە واتە ئەمانە هۆکاری داخستنە بن هەندێ زانیاری تر هەیە لەسەر بابەتی داخستنی حکوومەت کە حەزەکەم باسی بکەین ئەمە کی ئەگرێتەوە چی ئەگرێتەوە و هەروەها چ کاریگەریەکێ بێت لەسەر ئابووری جیهان ئیتر حکوومەتی ئەمریکا داخرێ ترەمپ ناتوانێت ئیمزایە بکات دۆلار خراپە بێ ئاڵتون بەرزە بێتەوە چی ڕووە لەگەڵ هەرێم ڕێبوار شارزای بازاڕەدارەکان لە هەولێر لەسەر ئەم بابەتە قساکەم کاگەرێم سڵاو لێبێ ئەم داخستنی حکوومەتەی ئەمریکا چ کاریگەرێکی لە ناوخۆی ئەمریکا دروستەکەوە چ کارێکی لەسەر ئابووری جیهان دروستەکە بترسین سڵاو لێبێ کاک دکتۆر ئێوارەی بەڕێست و سەرجەم بینەرانیش باش لە ڕاستیە مەسلەی داخستنی حکوومەت وەکو بەڕێستانیش ئاماژەتان پێکرد لە تاریخ ئەمریکەم جار نییە ڕوئەیە و ئاماژەکانیش ئەوەی کە دراسەمان کردو لە پێشترا تا ڕادەیەکی زۆر ئێمە تەئسیراتی گەورە لەسەر بازاڕەکان بەجێ ناهێڵە چونکە ئەم دۆخانە کە دروستە بەعادەتەن بۆ ماوەیەکی کاتیە و لە ساڵی 1976 تاوەکو ئەمڕۆ 22 جار ئەم حاڵەتە لە ڕاستیا ڕوویدا وەکو بەڕازش باس کە درێژترینیان لە ساڵی 2010 بوو کە ماوەی 35 ڕۆژ بەردەوام بوو و ناکۆچی و سراعی کۆماری و دیموکراتەکانیش لە کۆنگرس لەسەر پەسەندکردنی بودجێی حکوومەت دەبێتە هۆکاری سەرشی ئەم بابەتە لە ڕاستیە ئەوەی کە لەم حاڵەتانەیە ڕوئەیە ئێمە بە تەجروبەی پێشتریش لە 2013 بۆ ماوەی تقریبا 13 ڕۆژ دیسان ئەم گۆڤەرمنت شەتداونەمان هەبوو لەو حاڵەتانەیە ئەوەی کە تەجروبەمان کردو ئەوەیە کە بازاڕەکان بە تایبەتی ستۆک مارکەتی ئەمریکی ڕوو لە بەرزبوونەوە ئاکاتی تر بە هەر سەبەبێک بێت لەو دۆخانە ئێمەوەی کە بەراوردمان کردو لەگەڵ یەکتریا چونکە لە ساڵی 2010 ئەگەر بە تەنیا ببینین لە ماوەی ئەو 35 ڕۆژەی کە داخستنی حکوومەتیای ڕوودا SP 500 بە ڕۆژی 110 بەرز بووە داو جۆنس و نازداک بەرز بوونەوە و بە هەمان شێوەش سعری زێر لە بازاڕەکانە تا ڕادەیەکی زۆر لە بەرزیا ئەمێنێتەوە و احتیمالی بەرزبوونەوەی زیاتری شێبێت لەبەرەوەی کە نادڵنیایەک لە بازاڕەکانە دروستەکە و کێشەیەکیش بۆ هەندێک دام و دەستگا دروستەکەی گرنگ ئەم کێشەیە خودی کرۆکی کێشەکە چییە ینی ئێستا دیموکراتەکان چیانەوێ کۆماریەکان چیانەوێ دۆناڵد ترەمپ چیەوێ بۆچی ئەمە دەنگی پێویست ناهێنێت لە کۆنگرس خۆی لە ڕاستیە کاک دکتۆر ئەم کێشەیە مەسەلەی پەسەندکردنی بودجە ئەمە خۆمان ڕزانین دووەکو جەنابەت باست کە دوو حیزبی زۆر باڵادەست لە ئەمریکایە کۆماریەکان و دیموکراتەکان یعنی لە مەسلەی بابەتی کۆماریەکان و ئەو پرۆژه یاسایی کە دۆناڵد ترامپ تەقدیمیان کردو بۆەوەی کە حکوومەت خەرجیەکانیان زۆر زیادی کردو لە چوارچێوەی ئەو پرۆژه یاسایە و کۆماریەکانیش وەکو جۆرێک لە سیاسەتی خۆیان ئەیانەوێ بە ئاسانی ئەم پرۆژه یاسایە جێبەجێ نەکرێت گەنا لەوانەیە ئەمە لە ماوەکانی ڕابردووشە دۆناڵد ترامپ کۆمەڵێک خەرجی زیادی ئەمریکای کەم کردەوە و کۆمەڵێک خەرجی ناپێویستی لابردو و چەندین جاریش لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە باسی لەو بابەتانە کردووە بەشێکی پەیوەندی بۆەوەیەک ئەوان پێیان وایە کە هەندێک خەرجی لەناو بودجێ هەیە زیادە و بەشێکیشی پێیان وایە کە کۆمەڵێک خەرجی تر هەبوون پێشتر لە ناو بودجێ ئەمریکا ئێستا دۆناڵد ترامپ هەستاوە بووە لابردن و بڕینی ئەو بەشە بوجانە بۆ نمونە سەپۆرتکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە
پاڵپشتیکردنی کۆمەڵێک پرۆگرامی ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا ئەمانش بۆ خۆی تۆزە گەشە مەشاکلی دروست کردووە بەڵام ئێتر سراعێک هەیە لەبەرەوەی کە دۆناڵد ترامپ لە دوایەتە سەرکاری بەشێک لەو سەرۆکانە ئەناسرێت کە تا ڕادەیەکی زۆر بە تەواوی سوود لەو توانە دەسەڵاتەیە وەرەگرێت کە دەستوری ئەمریکا پێیداوە بە دائیمی دیموکراتەکان لە هەلێک لە دەرفەتێک ئەگەڕێن تا ڕادەیەکی زۆر بەشێک لەو بابەتانەی کە لە ڕووی سیاسیەوە گرنگە بۆ ئەوان کاری لەسەر بکەن ئەمەش بە ئەمریکا دروستەکە چ سێکتەرێکی ئەمریکا زۆر بارگاویە بێ پێی بۆ نمونە تووشی گرفت بێ یاخۆ سێکتەرێکی تر خۆی لە ڕاستیە ئەوانە لەسەر مستەوایەکی ئێمە چکە حکوومەت داخراوە لەسەر مستەواکی فەرمی کێشە و مەشاکل دروستە بێ هەندێک خەدەمات لە ئەمریکا نامێنێ زیاد لە 100,000 کارمەند ئەچنەوە ماڵەکانیان ئەم کارمەندانە کە ئەمڕۆیەکی مانگە حەقی خۆیان ئەوەی کە پێوترێ پەیچەکەکانیان وەرناگرن و ئەمەشە بێتە هۆی ئەوەی لەوانەیە کێشە بۆ ژیان و گوزەرانی ئەو خەڵکە دروست بێت کە لە دامەزراوە فیدراڵیەکان کارەکەن ئەو بەشێکی تریشی خەدەماتەکان بۆ نمونە مەسلەی ڤیزە مەسلەی پاسپۆرت پارکە نیشتیمانیەکان داخرێن مەتحەفەکان داخرێن شوێنە گشتیەکان داخرێن تەنها وەکو دۆناڵد ترامپ لە نامەکەیە بۆ حکوومەتی ئاگداری کردوونەوە کە ئیسێنشال وەرکرد کارمەندی بنەڕەتی لەگەڵ نان ئیسێنشال وەرکرد کارمەندی لاوەشی تا ڕادێکە توانین نایبنین ئەوە چنە ماڵەوە ئیسێنشالەکان ئەمێنەوە ئیسێنشالەکانیش عادەتەن ئەمن و ئاسایش و سکیوریتی و هەندێک دەوائری پێویستەکە لە حاڵەتی ئێستایا دەوامەکەن باسی کارگەرێکی لەسەر ئابووری جیهان دروستەکە بۆ نە وڵاتانی کەندا و عێراق یاخۆت ئەو لایەنانێکی وابەستەی بە ئابووری وڵاتانە بابەتی نەوت زێر بازاڕەجیانەکان چ کاریگەریکی خۆی ئەم بە شێوەیەکی کاتی کاک دکتۆر تەسی لەسەر بازاڕەکان دروست دەکات لەبەر ئەوەی کە یەک شتی تریشەیە کە ئەم بابەتە لە ڕاستیە لەبەرەوەی کەەوە بەرهێنەر و بازرگانیش ئەبینن کە چارەسەری هەیە و بابەتێکی کاتیە نەکەوەی کە بابەتێکی دوورمەودابێ ئەمە نیمانە لە 35 ڕۆژ لە تاریخ ئەمریکا زیاتر حکوومەت داخرابێت فوای ئەبینن کە لە هەفتە و دو هەفتەی ڕابردووە احتیمالاتی ڕێکەوتن و گەیشتنە ڕێکەوتن لە نێوان کۆماری دیموکراتەکان لەسەر پەسەندکردنی بودجێ حکوومەت و هەنێک خاڵی لەوانەیە دەستکاری بکرێت ئەم بینینەیە و بەرهێنەریش گرنگە بە بازار بەڵام ئەوەی کە لێرە تەسیل لە بازارەکانە کە لەسەر ئاستی داخلی ئەمریکا و خارجی بۆ نمونە لەمە لە ڕۆژی جمعە ئەگەر بێت وەم داخستنی حکوومەتە بەردەوام بێت کە داتاکانی NFP دەرەچن کە فیدراڵی اعتیمادێکی زۆر لەسەرکە کە بازاڕە نێودەوڵەتەکان چاوەڕێی ئەو داتایانن بۆ ئەوەی کە بزانن بانکی ناوەندی لە نهایەتی ئەم مانگەیە کە مانگی دەیە سوودی بانکی دابەزێنێت دانابەزێنێ ئەو داتایانە بڵاو نابنەوە لەبەرەوەی کە دامەزراوی لە بەربیرۆ ستاتستیک بەشێکە لە دامەزراوە حکومیەکان و فەندەشی کە لە حکوومەتەوە بۆی دابی نەکرێت دەستگایە بەڕێوە بچێت ئەو دەستگای لە حاڵەتی ئێستا کارمەندەکانی لە ماڵەوەن و داتای فەرمی لە ڕۆژ جمعەیە کە تایبەتە بە نەنفارم پەیڕۆڵ داتاکانی NFP بڵاو نابێتەوە ئەمەش جۆرێک لە نیگەرانی لایەوە بەرهێنەر دروست کردو یعنی ئەگەر ئەوان لەسەر ئەساسی بڵاوبوونەوەی ئەو داتانە بۆ مناگە درێژە بکێشە لە 12 مانە داتاکانی CPI بڵاو نابێتەوە ئەمانە احتیمالەتێکی زۆر ئەیا بەوەی کەەوە ئەمانە چ تەسیرێکیانە بێ داتایانە کاکەرم ئەمە بینەر زیاتر تێ بگا بۆ نەکەم داتایانە بڵاو نەبووە چی ڕوو پێشتری خەڵک وابەستەی بازاڕی جیهانیش بووە بەڵێ ئەمە لە پێشتریشە باسمان لەوە کردووە کە بانکی ناوەندی ئەمریکا وەکو خودی بانکی ناوەندی دوو ئیشی سەرەکیەیە کە سەرۆک پارێزگاری بانکی ناوەندی ئەمریکا هەموو جار تاکی دەکات وەکییانە کۆنتترۆلکردنی هەڵاوسانە دومیان کۆنتترۆلکردنی ڕێژەی بێکاریە کەواتە بەنسبەت بازار بەنسبەت خەڵک بەنسبەت سیاسەتی داهاتوی فیدراالی و ئەم دوو بابەتە گرنگە بابەتی یەکەمیان کۆنتترۆلکردنی ڕێژەی هەڵاوسان عادەتەن ئەمە داتایەکمانەیە کە لە یەکەم جمعی هەموو مانگێکی نوێ دەرەچێت کە قرارە ئەم جمعەیە کەسبەی پێنجشەمە دووبیانی جمعە و داتانەیە نەفی بڵاوبن ئەم داتایانە فیدراالی چاوی لەم داتایانەیە چونکە ئەوێت بە سیاسەتی خۆی بێکاری کەم بکاتەوە ئەگەر بۆن لەو داتانەی جمعە بینیمان بێکاری کەم بێتەوە فیدراالیڵێتەوە ئەو سیاسەتی ئێمە ئەمانە لەسەر مەسارێکی ڕاست و دروستە و بەردەوام ئەبین ئەو ڕێداگرتنش کە دامانگرتەوە تەسیری لە بازاڕەکان کردو بۆ نمونە و بێکاری کەم کردوێتەوە بە جۆرێک لە جۆرەکان و بەردەوام بین لە دابەزانین ڕێتی زیاتر و فیدراالی دەستی ئەکرێتەوە ئەگەر ڕێژەی بێکاری دابەزێ بەڵام ئەگەر ببینین ڕێژەی بێکاری دیسان بەرزە لە ئاستێکی باڵایە ئەوە لەوانەیە فیدراالی بڵێ ئەمە وەکو ئیشی سەرەکی ئێمە کە کۆنتترۆلکردنی هەڵاوسان و بێکاریە بینین هێشتان لە ئاستێکی باڵایە ڕێژەی بێکاری فە ئێمە لەوانەیە نەتوانین 2 تا 3 جارێتیش لەم ساڵە
فایدە داگرن کە فایدە داناگرێت بۆ دۆلار بەکارگەری هەستەکەم قسەکان تۆزە عکس کرد بێتەوە ئەگەر بێکاری کەم بێتەوە فیدراڵی خۆی ئەگەر بێکاری گرنگ نابێت سوودی بانکی دابەزێنێت. کاک دکتۆر ئێمە لە حاڵەتی ئێستا لەبەرەوەی کە زەختێکی زۆر لەسەر فیدراڵیە ئاکامی هەواڵەکان بە شێوەیەکی پێشەوانەکەوێتەوە لەبەرەوەی ئەگەر بۆ نمونە ئێمە ئەگەر ڕێژەی بێکاری بەرز ببێتەوە فیدراڵی ناتوانێت سوودی بانکی دابەزێنێت بە پێچەوانەوە ئەگەر سوودی ئەگەر ئەوان ئیشیان چییە بۆ نمونە ئیشان کۆنتترۆلکردنی ڕێژەی بێکاری لە حاڵەتێک ئەگەر ڕێژەی بێکاری بەرز بێ ئەوان ناتوان بەڵام ئەم دوو داتایانەی کە لە ئەخیرا بینیمان کە زۆر زۆر بە نێگەتیڤ هاتەوە فیدراڵی ناچار کرد خۆ جێرۆم پاوەڵ لە پیرۆسکۆنفرانسەکە بەڵێ مەبەستمەی ڕێژەی بێکاری زیابێ فیدراڵی ئەمریکا سوودی بانکی کەمەکاتەوە ئەگەر ڕێژەی بێکاری کەم بێتەوە ئەو پێویست ناکە ئەو دابەزینە بکە خود بە ڕێژێکی خۆی لە بەڵام لەبەر معادلەکە بڵێ لە حاڵەتی ئێستا لە ڕاستیە ئەو معادلانە زۆر جا گۆڕانکاریان بەسەرایە لەبەر ئەو زەختەی کە لەسەر فیدراڵیە بۆ نمونە داتای خراپ بە معنای خراپی دۆخەکە دێ ینی هێشتان تۆ ئینترێسڕی تێ و داتاکانیش خراپە کە دای بەزێنی لەوانەیە خراپتر بێ مەسەلەکە ئەمەیەکە ئەخەکاری زۆر خراپە باز با لە باز لە مناقەشە بێنشکەوە بنەمایەکی ینی بەحت بابەتێکی علمی اقتصادیە کە بێکاری زیای کرد سوودی بانکی پێویست ناکە ڕاستە بەرزکەیتەوە ئەوە ڕاستە لە حاڵەتێکی بابەتی هەڵاوسان ئەگرێ کاریگەریەکەی پێچوانە بکاتەوە با لەسەر بابەتی زێر و زیو مەبەستنام قسە بکەین ئەم دوانە چیان بەسەریە چاوەڕی چی بین لێیان گۆڕانکاریەکان چۆنە بن خۆی لە ڕاستیە کاک دکتۆر لە حاڵەتی ئێستەیە لە بازاڕەکان یاریمی کوردستان بە تایبەتی با لێەوە دەست پێ بکەن قسە و باسێکی زۆر لەسەر مەسەلەی سعری زێر و زیو هەیە من بە تەجروبەی خۆم کە چەند ساڵ لە بازارە مەگەر هەر بابەتێک لە بازاڕەکانە گەیشتە ناو عمقی کۆمەلگاوە وای لێ هات کە هەموو کەسێک باسی بکە ئەوم پێم وایە لایەوە بەرهێنەر دەمێکە کۆتایی پێات و لە حاڵەتی ئێستاشا زۆر زۆر پرسیار لە نرخی کە گەشتە خەڵک بەرهێن لای خۆی کۆتایی پێێناوە سەرمایەدە من ئاوهام بینیوە بە تەجروبە ئەم قسەیە کەمکاربازارەکان و تەجروبەشمان زۆرە و بەشێکی خەڵکی زۆر ڕۆژانە پرسیاری زیوەکەن زیو بەڕاستیە بێ خەڵک لەوە تێبگا کە مێتاڵێکی پیشەسازیە و سیف هیڤن نییە ینی و پەناگەی ئارام نیە و کو زێر خەڵک هەڵی برێ بەردەوام ئێمە بە جۆرەی تاریخی زی و 248 دلار و 50 دلاری بە تاریخی خۆی بینیوە دوای ئەوەی کە کاک دکتۆر 48 دلار و 50 دلاری بینیوە جارێکیان هاتوتەوە 5 دلار و جارێکیان هاتوتەوە 8 دلار دابەزینی تۆمار کردووە لەبەرەوەی ئەمە طبیعەت و سروشتی زێڕە لە بازاڕە داراییەکانە من ناڵێم ئەمجارە لەوانەیە کە دوای 50 دلار ئەبینە سعرەکەی لەوانەیە بێتەوە 10 دلار وانە بەڵام خەڵک بێت لەوە تێبگا ئێمە لەگەڵ بەڕێستا چەندین بەرنامەمان کرد لێرەوە باسمان لەوە کە زیوە بەرهێنەرانیی باشە وایە بەس سعرەکان لە 20 و 25 و 28 و 29 ئەو سعرانایە بووە بەڵام لە حاڵەتی ئێستا من پێم وایە ینی بەرزبوونەوەی زۆر زۆریان تۆمار کردووە ئەو زیوکردن لێرە لە ڕاستیە مەترسی زۆر زۆرە چونکە لە قیمەی حقیقی خۆی زۆر چۆتە دەرەوە ینی ئەو سعرەی کە بازاڕەکان لە حاڵەتی ئێستا پێی مرتاحن و وەبەرهێنەر لە دنیا پێی مرتاح ئەم سعرانێکە ئێستا هەیە و بە دڵنیاییەوە احتیمالی دوای ئەوەی کە ڕقمی مێژووی خۆی ئەبینێتە 50 دلار لەوانەشە 52 دلارێک ببینێ من پێشبینی دابەزین یەکەم لە بازاڕەکانە بە تایبەتیشەکە قسە لەسەر ئەوە هەبێ سیستمی ئەمریکی بچێتە ناو ڕیسێشنەوە بەڵام زێر پێچەوانەیە زێر پەناگەی ئارامە زێر بە درێژایی مێژوار بەم شێوەیە بۆ سایکلەکانی زێرەگەر بەراوردکەی لەگەڵ زیوە سروشتی جوڵەی زێر تەواو پێچەوانەیە ڕاستە زۆر جار بەیەکەوە بەرزە بنەوە بەڵام دوایی دابەزینەکانی زیو زۆر زیاتر لە دابەزینەکانی زێر و زێر بەردەوام ترێندەکەی بۆ سرە بە گەریشدا بەزی بێت دواتر زیاتر بەرز بێتەوە لە حاڵەتی ئێستا پێم وایە زێڕیش بە سوودوەرگرتن لەو ناکۆشیانەی کە لە ئەمریکایە بە سوودوەرگرتن لەو ئەرقام و داتانەی کە بڵاوە کردەوە بە سوودوەرگرتن لەو دۆخەی کە فیدراڵی و دابەزاندنی ڕێیتمانەیە ڕووی لە بەرزیە بەڵام سعرەکەشی تۆڕ تا ڕادەیە گرانە ئەگەر یەکێک بە تەمای کڕینی بێت تۆزێک بێتە خوارەوە باشترە بۆ کڕینی و بن نەتیجەش من پێم وایە لە نهایەتەکانی ئەم ساڵ و بداهاتی ساڵی داهاتوو تارگەتی بەرزبوونەوەی ئۆنسەی زێڕگاتە 4000 دلار 4100 دلار لە بازاڕە نێودەوڵەتیەکانە بەڵام گرنگ ئەوەیە لە حاڵەتی ئێستا کە بزانی لە چ شوێنێک و لە چ جێگایەکی زێر و بەرهێنانەکەی و خاڵێکی تریش لەسەر سیلڤەر کاک تۆرجیاوازێکی زۆری سعری دروست بووە لە بینی بازاڕە نێودەوڵەتەکان و بازاڕە داخلیەکانی ئەمە کە ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی خەڵک 200 دلار سەروی یعنی زی خۆی پێویستە بۆ نمونە دە ڕقم بجوڵێ هەتاوەکوی بگاتە ئەم سعرەی
5 ڕقم بزوو لە تاکو بگاتە ئەم سعرێکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ئەمە ڕقمێکی زۆرە بۆ بازاڕی دەوڵەتەکەن یعنی لە حاڵەت ئێستا خۆی لە بۆرسە بە 47 خەڵک بە 52 بە 53 54 بەڕاستی ئەمە کارەساتە لە بازاڕەکانە من تۆزێک بە دوواداچوونیشم بۆ کرد لە ڕاستیە تەڵەب ئەوەنە زۆرە نەبوونی لە بازاڕ وای کردووە یعنی خەڵکە ئێستا کردوێتی بە ماڵ بۆ 2 هەفتەی تر بۆ مانگیشی تر حتا لە دوبەیش لە حاڵەتی ئێستاە کاک تۆزی و بە زەحمەت دەسەکەوێت تازیرێکی خۆمان دوێنێ لێەوە پەیوەندی پێوە کردم وتی ئێمە بە 1000 برادراتی و بە شەریکەوە بە واستات بۆ 2 هەفتە 3 هەفتەی تر بە سعرێکی تۆزێک معقول حجزمان کردو بۆی کە بگاتە دەزمان کەواتە سەپلایەکەی کێشەی بۆ دروست بووە ئەوە تەڵەب داخلە لەسەری زۆرە ئەم جیاوازە فەرقی دروست بووە ئەمە شتێکی باش نییە ڕجاءن با خەڵک خۆی لەم فەرقە سعریە نەدات لەبەرەوەی کە بنەتیجە احتیمالیە تووشی زەرەرێکی گەورە بن کاکەرێم قسەی زۆر باش بۆ کردین بە چاڕونێکی زۆر باشیە بە منیش و دڵیان بە بینەرانیش من چێژم لە گفتووەکەما بینی هەرێم ڕێبوار شارزای بازاڕەدارەکان لە هەولێر هەر بژیت باسی هەندێک شتی ناوخۆتان بۆ بکەم هەندێک شتی تری گرنگی یابووری ماوە لەگەڵتانە باسی کە بەس با باسێکی سەی سادقتان بۆ بکەم سەی سادق لە بینی پارێزگای هەڵەبجە و سلێمانیایە تا ئەستێک شوێنێکی پەراوێزخرا بوو کەم تری خزمەت گوزاری تیاکرا پێشتر خۆپشاندان و ناڕەزایەتی زۆر هەبوو لەو ناوە ئێستا هەندێک پرۆژەی خزمەت گوزاری بۆ کرێکێک لەو بابەتان کۆنکرێتکردنی چەنگەڕێکێکە لە سەی سادق کە دەستیان کردوەوە بەکارکردن ئەمەش لەسەر ڕاستپاردەی قوباتاڵەوانی جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو ئەوش پرۆژەی کۆنکرێتکردنی گەڕەکی هێمن کەنی زەردە کە ئێستا دەستی پێکرێتەوە یەکێک بووە لە پرۆژە ڕاگیراوەکان بودجەی پرۆژەکە ملیارێک و 500 میلیۆن دینارە جا سەلاح جەمیل چۆتە ئەوێ لەگە خەڵکی گەڕەکە قسەی کردو خۆشحاڵڵێ تەپ و تۆز و قوڕ لە ماوەی ڕابردووە هەراسانی کردبووین ئێستامان بۆ کرشتێکی باشە کابراایکی تیش قسەی بۆ کردوڵە کاکەوەڵا هەڵیان کەند و تێکیانە و ئەرزەکەیان فەڕشکرەوە بەڵام نەهاتن چیمەتۆکین ئێساڵێن هاتوونەتەوە خەریکن زۆرمان پێخۆش سەرۆکی شارەوانی سەی سادقی ژەڵێ ئەمە هەر ئەم کۆنکرێتە نییە هەوڵە جدیمان ناوە پارکی گشتی سەی سادقیش بکەین بە دیارێک بۆ خەڵکی سەی سادق ئەوێش چاک بکەینەوە 20,000 نەمامیش لە ڕێگەی سەرقەبران کە بەشێکە لە پشتەوەی سەی سادقە شاخێکی بەرزی جوانی ئەوەی کە بەردێکی بەرزە ئەوێش 20,000 نەمامیان تیا ڕوێنین بڕی سەوزایی لە سەی سادق زیاکەین کە بێگومان ئەمانە ڕۆڵیانە بێت لە زیاتر ئاودانکردنەوەی شارەکە پرۆژەی کۆنکرێتکردنی چەند کۆڵانێکی گەڕێکی هێمنکەنی زەردە لە قەزای سەی سادق دوای چەندین ساڵ لە ڕاگررتنی پرۆژەکە جارێکی تر لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم پرۆژەکە بەگەڕخراوەتەوە ڕای دەستخۆشیمان بۆ جەنابی کاکوباد وە سپاسی زۆریشمان بۆ نووسنگەی تایبەتی بەڕێزیان کە بە بەردەوامی بۆ ئیشوکاری پرۆژەکانی سنووری قەزاکەمان لەسەر هێڵن و لە هەر شوێنە گرفتی دابینکردنی نەختینەمان هەبووە بەدەممانەوە هاتوون و چارەسەری کێشەکەیان کردوێن لەسەر فەرمانی بەڕێز کاکوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ڕاست بێداوین بە کۆتایی هاتنی ئەم پرۆژەیە بە ناوی کۆمپانیای جوانەوەیە کۆنکرێتکردنی گەڕێکی هێمنکەنیزەت لەگەڵ بەشی نەودۆز ڕاپەڕین ئەم بەشی بەس بەر هێمنکەنیزەت دەکەوێت تقریبی 1500 متر مکعب کۆنکرێتی ماوە ئەم چەند کۆڵاڵە 750 متر مکعب دەرئەچێت ئینشاءالله ئێمە لە چەند ڕۆژی داهاتووە دوا بەدوایەک ئەم کۆنکرێتە تەواوەکەین و ئەوەی لەسەر ئەم پرۆژەیە لەسەر شانمانە هەمووی جێبەجێەکەین بەگەڕخستنەوەی پرۆژەکە بۆتە جێگای خۆشحاڵی هاوڵاتیان ئەراوەڵایم لە 2009 لەم کۆڵاناین زۆر ناڕەحەتین تەپ و تۆزە قڕوش چڵپاوەتە لە بەمانەیە زۆر ناڕەحەتین ئیتر وەڵای تەشکری وادارین تەواوە بێت بش بەخوا دەستکاریەکەن ئیتر کۆنکرێتەکەن وەڵا بۆمان دەستیان خۆش بێ ئەخوا ئارەوەڵایەمە ڕزگار کردووە لە قڕوش ئارەوەڵا زۆر ئیسفادەیە زۆر ئەرەوەڵا دووسێ مانگە گەڕەکەمانیان هەڵوەشانووە و چاک نەکراوە ڕیشێف کراوە و فەحس کراوە گیانی هەڵاوە بەس دووبارە هاتوونەوە سەری وعدێن پیاوین ئینشاءڵڵا بۆمان بکەن ئێستا لەگەڵ سەرۆکی شارەوانیان قسەمان کردووە و لەگەڵ کاک جەوهەر ماڵی ئاوا بێهاوکاری کردین و قایم خامیش شارەوانی سەی سادق دەڵێت لایەندەیەکی نزیکدا کارکردن لە پارکی گشتی شارەکەشدا دەست پێ دەکاتەوە کە کێشەی چەندین ساڵی شارەکەیە گفتوگۆیەکی جدیمان دەست پێ کردووە لەگەڵ کۆمپانیای وەسا بۆ دەستپێکردنەوەی پرۆژەی ڕێگای سەرقەبران و ناشتنی 20,000 نەمام لە جۆری زەیتون زیادکردنی ڕووباری سەوزایی و لە هەمووشی گرنگتر
سەرپێخستنەوەی پارکی گشتی سێسایقا کە داخوازیەکی زۆری لەسرە چونکە دانیشتوانی ئەم شارۆچکەیە بەڕاستی یان بۆ گەشت و گوزار و بەسەربرنی کاتەکانیان سەردانی پارێزگای سلێمانیەکەن یان سەردانی پارێزگای هەڵەبجاکەن بۆیە ئەمانەوێت دەستی کار لە ناو خۆمانە هەڵسوڕێت و زیایکەین و ڕووباری سەوزایی کەوتمان پارکی گشتی شار دیارێکی ئیشەڵا هەوڵێن دیاری ئێمە بێ بۆ ئەم شارۆچکە خۆشەویستە. بودجەی پرۆژەکە زیاتر لە 3 ملیار دینارە. بەڵێنی تەرخانکردنی سوی لە بۆ تەواوکردنی پرۆژەکە هۆکارە بۆ چارەسەرکردنی گەورەترین گرفتی ڕۆژانەی چەندین ساڵەی دانیشتوانی گەڕێکی هێمن کەنیزەر لە قەزای سێ سادق. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای سێ سادق. ئابووری تورکیا بە دۆخێکی هەستیار تێپەڕێ. لەلایەک بەرزی سوودی بانکی هەڵاوسان لە وڵاتە هەیە، لەلایەکی تریش زیادبوونی ڕێژەی بێکاری. ئەمەش بەرپرسانی دارایی و نەختینەی ئەو وڵاتی خستۆتە بەردەم دوو ڕێگە کە هەڵبژاردننی هەر ڕێگەیکان ئەبێ ئەوی تریان بکاتە قوربانی. دابەزینی بەردەوامی بەهای لیرەی تورکیش بەرامبەر بە دۆلار هێندەی تر مەترسی و دڵڕاوکەی لای بازار و وەبەرهێنەران دروستکە بە تایبەت وەبەرهێنەرانی بیانی کە لە وڵاتەن بەوەی ئاڵۆزیە سیاسەکانیش کردی گەشتیایی تورکیا تووشی چەقبەستوی بە ئەمە هەمووی بۆتە پاکێجێکە ئابووری ئەو وڵاتەی هەستیار کرد. لەگەڵ فەرهادیە شار پامنێری کورسان نیوز لە ئەستەمبۆڵ قساکە. فەرهاد سڵاو لێبێ، بابەتی بێکاری لە تورکیا زیادی کردووە، داتاکان چی ئەڵێن و هەروەها بازاڕی زێڕوزیویش چی بەسەرهاتووە؟ خەڵک خواستی لێ لەسەر کڕینی زێڕوزی لێ؟ بله وکی ونجی دزانن ترکیه زودیا نزدیکی 5-6 ساله د قیران آبوری ده اجبار که حتی نهایی هر کد چه رژه هم رژه بکاربونی زیاده دبه هم جه رژه یعنی رژه enflasyon زیاده دبه نه هم کارم بیشن و حتی بلاف کردن کو رژه بکاربونی یا ترکیه 12 میلیونی درباز بیه افج رژه که گلکی بلندش برکو او گنج و جوان کرد گنج و جوان این لترکیه دژین اونا همو بیکار نجبر کو دما دخوازن بخابتن لکارتن نجبر کو هم او کمپانیا او شرکت و فابریکات اینه گرتن و تکسیل وکی ونزان تکسیل لترکیه درد که ده چه مصر و چینی و لترکیه گلکی جبر ویجی گلک هدیه تنگاسی افجی تاثیر ویا لسر هر تشتی دکه وکا ونجی زانن او زیر نها ترکیه 1 گرم زیر 5000 لیره درباز بیه نها 5200 لیره افجی گل نشان داده کو اف زیر 5 ساله دا چاو هاته وی آسیش بر کو دما اف زیر 2020 دا اف زیر 150 لیره بو 150 و 200 لیره بو او 1 گرم زیر نها 5 ساله دا هاتی 5000 لیره درباز بیه هر وها دلار جو وسایه دلار نها لبرانبر لیره ترکیه چلو نزدیک 42 لیره 41.6 دلار هر کد چه جی بلند با او سبی جی بندنه کو حتی نوی هفته جی او ببا 42 لیره و داویه ساله جی هن گوتا گوت هن تخمین هن او جی آبوری ناس بیجن کو داویه ساله دا او دلار و چاقی و خبیگینه 5 لیره و هر وها یورو جی وسایه یورو جی هر کد چه زیاد بن نها یورو لترکیه 49 لیره 1 لیره 1 یورو لترکیه 49 لیره تبجن یورو جی داویه ساله و خبیگینه 55 و 6 لیره و جبر کو او حتی نه دوی آوایی دا چه چاره سریجی نه تیه کرن. بله. فەرهاد شار پامنێری کورسان نیوز هەر بژی بەرچاوڕێکی زۆر باشیانی لە سەبابەتی تورکیا. جا ئەمڕۆ ڕۆژی جیهانی قاوە. مەیلێکی زۆری هەیە ئێستا خەڵکە قاوە بخواتەوە لە بری خواردنەوەی چا تایبەت دەم 2-3 ساڵی کۆتایی خواردنەوەی قاوە زیادی کردووە وەکو جێگرەوەیە. ئەمە ژوای کرد نرخەکەی لەسەر ئاستی جیهان بەرز بێتەوە. جاران لە نێو مەجلیس و دانیشتنەکان بە تایبەت لای خۆمان چا هەمیشە بەکارات، بەڵام ئێستاش قاوە بۆتە بابەتێکی گرنگی خواردن. لە یەکیدا لە 2014 لە تێگرتوەکان ئەم ڕۆیکرۆ بە ڕۆژی جیهانی خواردنەوەی قاوە. خواردنەوەی قاوە بە نزیکەی ڕۆژانە 2 ملیار و 250 میلیۆن کوب جا قاوە لە کوپە ئاخورێتەوە، چاش لە پیاڵەیە خۆش ئەخورێتەوە 2 ملیار و 250 میلیۆن ژمارەی دانیشتوانی جیهان زیاتر لە 8 ملیارە.
واتە نزیکەی 1 لەسەر 4 دانیشتوانی جیهان ئەکرێ بڵین قاوا خۆنەوە. گرانترین قاوەی جیهان کوپی لواکە کە $1100 بۆ 1 کیلۆگرام دەوەرە نزیکەی 11 بۆ 1 کیلۆگرام. جا ئێستا قاوە جۆری زۆر بووە، سووتانەکەی چۆنە، ئاژەڵەکەی خوا و پاژماوەکەیەت و ئەبێ بە پیسایەکەی و ئەو دیسانەکەێتەوە بە قاوە ئەمانە گرانترینە و هی فیل گرانترە و هی هەندێ ئاژەڵی تر شتەکان زۆر جیاواز کردو. هەندێک وڵاتیش بە بێەوەی دمکە قاوەی هەبێ خۆی دارەکە مەبەستمە قاوەی ناوناوە بە ناوی خۆی ینی جۆرێکی دیاریکرۆ بۆ خۆی. هەر لەسەرم بابەتی قاوەیە با هەنێ شتی ترتان پێ بڵێن کە لەسەر ئاستی جیهان ژمارەن ڕقم. قاوە خۆرەکان عنیوانی کە زۆر قاوا خۆن کێن خەڵکی فینلەندان و دواتر نەرویج اینجا ئایسلەندا. بەنزیکەی لە ساڵێکە خەڵکی فینلەندا 12 کیلۆ و 800 گرام قاواخوا، لە نەرویج 10 کیلۆ و نیو، لە ئایسلەندا 9.5 تقریبا ئەمانە ناوچەی ساردیشن. بەرهەمێدرانی قاوە لە سەراستی جیهان ئەم وڵاتانن: بەرازیل، ڤێتنام، کۆلۆمبیا کە بە نزیکەی 64.7 6 کیلۆگرامی کیسی قاوە دروستەکەن. قەبارەی بازارەکەی واتە کۆی قاوە کە لە بازارە ئەفرۆشرێ لە 1 ساڵە بای 133 ملیار دۆلارە. عێراق لە ساڵێکە بای 70 ملیار دۆلار نەوتە فرۆشە. هەموو قاوەی جیهان بای 133 ملیار دۆلار. هەندێ زانایی تریش لەسەر قاوە بە ئەوشتان پێ بڵێ بەخێر. هاوردەکاران ئەوانەی کە خۆیان نیانە یا کەمیانەیە زیاتر هێنن، یەکێتی ئەوروپا بنزیکەی 45.4 ملیۆن کیسی 6 کیلۆگرامی هاورداکە. ئەمریکا دواتر، ژاپۆن، فلیپین، چین. هەرچی سەبارەت بە گەورە هەناردەکارانە ئەوەی هەیەیان و هەناردەیەکەن. بەرازیلە کە ئەتوانێت 44.25 ملیۆن کیسی 6 کیلۆگرامی هەناردەکە. دواتر ڤێتنام، کۆلۆمبیا، ئەندەنووسیا و ئیسیوپیا. جایتر قاوەش جۆری زۆرە لە شێوازی دروستکردن و ئامادەکردن و نرخەکانی شامەپێی ئەوە ئەگۆڕێ. ئەمە ئەو زانیارانە بوو لەسەر بابەتی قاوەکان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی قاوە بوو. بێگومان قسەیەکەیە لەسەر قاوە ئەڵێ بەدەستی هەژارەکان دروست دەکرێت لەسەر مێزی دەوڵەمەندەکان. بۆ هیوای ئابوورێکی زۆر باشتانە.